عمەیری کوڕی سەعد یەکێکی ترە لەوە، باوکی ئەو قاریئی قورئان. لە دنیاە زەخیرەی دنیایی زۆر کەم بوو، کۆڵی دنیای هەر زۆر کەم بوو. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کردی بەوالی. یەک ساڵی پێچوو سەیری کرد هیچ شتێ لە موالیەیەوە نەهات بەرەو مەدینە، هیچ زەخیرەیەک، هیچ زەکاتێک، هیچ خێرێک، هیچ شتێک لێوەوە نایە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ حارثی بان کرد و فەرمووی وەرە حارث بڕۆ بە دوای عومەیری کوڕی سەعدا بزانە چی لێ قەوماوە وەزعی چی. حارثە فەرمێ ڕۆیشتم بینیم سلامم لێ کرد، وتی من ئەینە قەدیم، لەکوێ هاتووی؟ تم لە مەدینە. فەرمووی مسڵمانانت چۆن بەجێهێشت کە هات؟ تم وەڵا لە خێر و خۆشییان الحەمدولله. وتی ئەی ئەمیر المؤمنین چۆنە؟ تم صحیح صالح، لەش ساغە و پیاوی چاکە. عومەیر فەرمووی سزاکان جێبەجێکە؟ وتم بەڵێ. لە کوڕێکی خۆشی لەسەر کوڕێکی خۆشی تەطبیق کردووە کە وتیان شەرابی خواردووە. عومەیر فەرمووی یا ڕەبی خوایە یارمەتی دەری ئەو عومەری کوڕی خەتابە بی، بەخوا من ئەزانم چەند تۆی خۆشە. حارثە فەرمێ ڕۆژی یەکەم کە لە لای مامەوە بۆ ئێوارە کولێرەیەکی جۆی بۆ هێنام و خستێ پێش دەستم. ڕۆژی دووەم هەروەها، ڕۆژی سێیەم هەروەها. لەو حاڵەتەیە بووم شەو یەکێک هاتە ژوورەوە دوای سەلامکردن و تیکاکی خۆم تۆ ئەوە 3 ڕۆژە لە ماڵی عومەیری میوانێکی قورسی تۆ خواردنی ئەوانە خۆی کاکێکە، ئەم ماڵە هیچی تریان نییە غەیری ئەوەی کە داویانە بە تۆ. حارثە فەرمێ ئەو کاتە ئەو پارەی کە عومەری کوڕی خەتاب دابوویمێ 300 درهم خستمە بەردەستی عومەیر و وتم فەرموو ئەوە خەلیفە عومەر بۆی ناردە. عومەیر فەرمووی بیبەرەوە، سەلامیشی لێ بکە و بیبەرەوە و بڵێ عومەیر پێویستی پێی نییە. ژنەکەی لەولاوە هاواری کردووتی کابرا وەریگرە، ێ بەڵکو ئەگەر خۆمان پێویستمان نەبوو بیدەینە محتاجە کەس و کارە یا کەسانێکی تر لە دەور و بەرمان تی ڕاستەکە. وەریگرت و لە ئاستی خۆی داینا و حارث ئەڵێ بەجێم هێشت و هاتم. بەڵام عومەیر هەر ئەو شەوە نەخەوت هەتاوکو هەموو پارەکەی تەوزیع کرد بەسەر فەقیر و هەژارەکانە، بەتایبەتی خێزانی شەهیدان. حارث گەڕایەوە بۆ مەدینە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لێی پرسی چیت بینی حارث؟ وتی ئەی ئەمیری مسلمانان حاڵەن شەدیدە، حاڵەتێکی زۆر سەخت و ناخۆش. وتی پارەکەت دایە؟ وتم بەڵێ دامێ. وتی ئەی چی لێ کرد؟ وەڵی نازانم، بەڵام گومانم لەوە نییە کە درهەمێکی بۆ خۆی هەڵنەگرت. کە حاڵی ئەوێ بۆ جێڕایە و وەزعەکەی زانی نامەیەکی نارد بۆ لای عومەیر، فەرمووی هەر لەگەڵ ئەم نامەیە گەیشتە دەستت و خوێنتەوە ڕامەوەستێوێک سەرۆرەوە بۆ مەدینە وەرە بۆ لام، یعنی بۆ لای عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ. عومەیر هات بۆ مەدینە. عومەری کوڕی خەتاب سەیری کرد، وەزعێکی زۆر ناجۆری، وەزعی لە نەخۆشە چێ، لاواز، ماندوو، شەکەت، تۆز و خۆڵاوی. وتی بە پێ هاتووی؟ وتی بەڵێ. وتی ئەی چۆن ئەو خەڵکە گوێ درێژێکیان نەدایتێ؟ ئەوان نەیاندامێ، منش داوام نەکرد، خۆشم نەمبوو. سەیرێکی کرد و داینیشان، وتی چی لەو پارەیە کرد کە بۆم نارد؟ عومەیر فەرمووی لە دەست تۆ بۆوەی تر تۆ هەقت چییە لێ پرسی؟ تی ئاخر بزانم چۆنت سەرف کرد. وەڵا سەرفم کردەوە بۆ قیامەتی خۆم. عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێزانی کە هەمووی بەخشیوە داوێتی بە خەڵکی، فرمێسک لە چاوی هات و فەرمووی ئەشهەدو ئەنەکە من الذین یؤثرون على أنفسهم ولو كانت بهم خصاصة.
سوێن دەخۆم شاهیدیە دەم کە تۆ لەو ڕیزی ئەو سەحابانەی کە ئەو ئاەتەی لەسەر هاتۆتە خوارەوە کە فەقیری بەسەر خۆیان نادێنن لەبەر خاتری ئەوەی کە خزمەتیەکێکی تر بکەن و بەرژەوەندی خەڵکیکە بخەنە پێش خۆیان. ئەمە عومەری کوڕی خەتابە شاهیدی بۆ یەکێکی ترە. ئەبێ ئەوی تر چۆن بوو بێ عومەیری کوڕی سەیری کرد و بەزەیی پیا هاتەوە. 2 ساعی جۆ لە لابوودایە و لەگەڵ 2 پارچە قوماش. وتی ئەوانە ببەرەوە بۆ خۆتان بۆ ماڵ و مناڵ. سەیری جۆیەکەی کردووتی ئەمان پێویستمان پێی نییە، هەمان بوو بەشی ئەومان هەبوو تا ئەگەڕێمەوە، بەڵام ئەم قوماشانە بەمەم 2 پارچێ چونکە خێزانەکەم زۆری نەماوە لەشی هەمووی بەڕووتی دەرکەوت. ئەمە مەسئولی ئەهلی ئیسلام، ئەمە پەروەردەی ئەم قورئانەیە کە ئەبێ بە مەسئول، کە تاجرە دەست پاکە، کە سەربازە سەرڕاستە، کە والیە دەست پاکە، پیاوی ساڵحە لە خزمەتی خەڵکایە، کە دێ بەردەمی مەسئولی خۆی لێی ناترسێ. کواوەرە و پارەیە چی لێ کرد؟ تەواو دام بە قیامەتی خۆم، دام بە قیامەتی خۆم، یانی کردم بە زەخیرە بۆ قیامەتم، نەک خۆم هەڵم گرت بێ بۆ خۆم. سەیری کەن برانی بەڕێز، سەیری ئەم پەروەردە گەورەی ئەم ئومەتە ئیسلامیە، ئەم قورئانە چۆن ئەو خەڵکە پەروەردەکە. سەیری غەیری قورئانیشکەن بزانن خەڵکانی تر ئومەتانی تر خەڵکیان چۆن پەروەردە کردن.